تایبەت بە ئێران سەرکۆنەی توندی فەرەنسەمانوە بیرهێنایەوە بۆ تند و تووشی دەوڵەتی ئێران لە دژی گەلەکەی. وزیر کارن دروی فرانسای لی جیوینک چاپمنی تیوی سروک هرما کردستان نیچروان بارزانی لی هولیر دیواره روشا ایران دگوت. درباره ایران من تندوتیجیا دولته یا لی دیجی گله ایران بی تندی شرمزار کر. ام جی روشا ناو خویا دلگیران کر و مترسین زیده بونا آلوزین هرمی آگاهدارن. وی دیدوما اکسیفتینا خواد ویها گوت. ام دیزانن اگر شرکی کو هرما کردستان بی خوی هیل نبیجارتی درکه دیبی چی مترسیان رو روبی به. میو یک برژی دید و ام ندیکارین که بول بکن و نیجی تسلیمی و دیبن. من پیشتراستی دا سروک نیچروان بارزانی که فرانسا دی پبنبونا خویا بی کردان رژی بو پاراستینا اولهی و سکمگیریا هرمه بیدومه که ام دیزانین اف بی اولهی همه و جی گیره داییه. دی دست بکا چیویا هنده بری سروک هرما کردستان نیچروان بارزانی دیار کر که درباره روشا سوریه ده نیرین میا هفبش لیگل فرانسای هیه. و تگزیه لیسر بیچیک کرینا رکفتینا هیشس دی و شامه دیگه. سروک هرما کردستان نیچروان بارزانی و وزیر کارن دروی فرانسه جان نوئل بارو لی هولیر کنفرانسه که روزنامه گریه لی درخیست. وزیر کارن دروی فرانسه سپاسیا هولن نیچروان بارزانی کر که کرد و شام گیشتین رکفتینه که و گوت ام دیشوازین وکی چاوا لی عراق مافن کردان پاراستینه لی سوریه جیویرن پاراستین. بارود هر آماژ پیکر کو پشمرگ و هزن فرانسای بی هوره لی دیجی ترور شرکر و ده هفکاریم بردوام بیکه. جان نوئل بارود سپاسیا هولن نیچروان بارزانی کر کو کرد و شام گیشتین رکفتینه که او گوت ام دیسوزین وکی چاوال عراق مافن کردان پاراستینه لی سوریه جیویرن پارا ستین. وزیر کارن دروی فرانسای لی بکستایه گوت از جیبو کارکی گیرینگ هاتیم بکستایه لی دیجی دایشه یتی گیرینگه و فرانسا ده شره لی دیجی ترور بیدومینه. جان نوئل بارو و وزیر کارن دروی عراق فواد حسین پیشتی جیوینا سویا لی بکستایه کنفرانسه که روزنامه گریه لی دارشیست. وزیر کارن دروی فرانسای لی شامه لی گل وزیر کارن دروی سوریه اسد شیبانی جی جیویا بو. کرمکین بالاسوا بیدن گوتار نوی جیوینه. پیشوازیم لمسیو جان نوئل بارو وزیری دروی فرانسا کرد. دوباره جنابی وزیر دوباره به گرمی به خیرهاتنی جنابتان دکم. لدیدارکمان دا باسمان لبرودان به پیوندیکانی فرانسا لگل عراق و حرمی کردستان و فراوان کردنی هاوبشی استراتیجی من بو استاو داهاتو کرد. دوخی سیاسی عراق و حرمی کردستان من تاوته کرد. سپاسی دوستایتی دیرین و پشتگیری بردوامی فرانسا مان کرد بو عراق و بو گلی کردستان به تایبتی. سپاس و پیزانین من بو جنابی سروک ماکرون دوپات دکموه که همیشه پشتیوانی لگلی کردستان و ماف دستوریکانی کردوه. گلی کردستان هرگز اما لبیر ناکات. خمخوری و دلسوزی فرانسا رولی گرنگی سروک ماکرون بو آگربست لسوریا و دست پیکردنوی گفتگوی نیوان دمشق و حسده هروها پشتگیریان لمافکانی گلی کرد و پیکاتکان و شویکی دستوری لسوریا برز دنرخینیم. تیروانینی هاوبشمان لگل فرانسا هیا که سقامگیری سوریا گرنگه. سوریایکی یک گرتو که کردو همو پیکاتکان لخو بگریتو ما فی هموان پارز راو بیت. بو اوه جختمان لجیبجی کردنی ریکوتنی دمشق و حسده به چاودیری نیو دولتی کردوه. لگل جنابی وزیر هاورا بوین که داعش هشتا مترسیکی راستقینه و هرشیه لآرامی و سقامگیری ناوچکه دکات. بوی پیوست ارکی هاو پیمانانی نیو دولتی دجی داعش و برنگار بونوی ترور و تندروی بردوام بید. داکوکیمان لگرنگی پاراستنی آرامی و سقامگیری و ریگری لزیادبونی گرجیکان لناوچه کردوه. جختمان کردوه که پیوست همو هولک بدرید و اوی کشو آلوزیکان آشتیانه و گفتگو ریگی دیپلماسی چاره سر بکرین. جنابی وزیر دوباره بخیر هاتن تان دکین بو هولی رو بخیر بین.
Merci beaucoup, Monsieur le Président, cher Nerchirvan, pour زۆر سپاس جنابی سەرۆکی هەرێم هێژە نێچیروان بارزانی سپاس بان پێشوازیەتان لێرە لە هەولێر لەم کوردستانە کە پێگەیەکی تایبەتی هەیە لە لای فەرەنسا وەکو دەزانن کە ئێمە پەیوەندێکی درێژخایەنمان هەیە و بڕیاری 688 کە لە ئەنجومەنی نەتەوەی گرتوەکان بڕیاری لەسەر درا هەروەها ناوچەی دژەفرین لە هەرێمی کوردستان کە بەرهەمی ئەم هەرێمەی کوردستانە لەسەر دەستپێشخەری فەرەنسا بوو هەروەها هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی فەرەنسا شان بە شان ئەرکیان کێشا و خەباتیان کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزم شارەوانی پاریس وەکو ڕێزلێنانێک ڕێگەیەکیان لە پاریس ناویان لە پێشمەرگە ناوە هەروەها سەرۆک فرانسوا هۆلاند یەکەمین سەرۆک بوو کە سەردانی هەولێری کرد بۆ ئەمە بەستە هەروەها ئێمە یادی هەموو ئەو خەبات گێڕ و پێشمەرگانە دەکەن کە گیانی خۆیان بەخشی بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزم لە کاتە سەختەکاندا هەمیشە فەرەنسا و هەرێمی کوردستان هاوبەش بووینە لە کاتێکدا کە گرژیەکانی سووریا و ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گرژیان تێکەوتووە ئێمە لە هەوڵداین بۆی لە نزیکەوە هەماهەنگی بکەین بۆ هەر ڕوبەڕووبوونەوەی دەمەوێت لە نزیکەوە سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەو ڕۆڵەی کە ئێوە هەتان بۆ ئەم پرسانە بە تایبەت لە بواری سووریادا ئەو ڕۆڵەی کە بینیتان لە چەند هەفتەی ڕابردوودا کە گێڕاتان بۆی کە ئاگربەست و ڕێکەوتن دروست ببێتن هەروەها فەرەنساش ماندوونە ناسانە هەوڵەکانی خست و ئەگەر بۆ ئەوەی ئەم جەنگە بوەستێتن بۆیە من دەمەوێت سپاسی هەوڵەکانی جەنابتان دەکەم بۆ گەیشتن بە ئاگربەست و هەروەها بۆ گەیشتن بەو ڕێکەوتنەی ڕۆژی 29 مانگی یەک ئێمە لە هەوڵداین کە لە هەوڵەکانی خۆمان دەخەینە گەر بۆی کە مافی کوردەکان و مافی سەرجەم پێکهاتەکان کە بپارێزرێن بە پێی فەرمانی سەرۆکاتی ئەحمەد شەڕەکە واژۆکرا هەروە تێکەڵکردنی هێزەکانیان لە ناوهێز لەشکری سووریا هەروەها وەکو چۆن لە عێراق مافەکانی کورد پارێزراو بن لە سووریاش بە هەمان شێوە پارێزراو بن هەروەها لێرەشین بۆ ئەوەی کە پشتیوانی خۆمان دەرببڕین بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە هەروەها بۆ پشتیوانیکردنی قۆناغی ڕاگوزەری سیاسی ئێستا لە سووریا بە ئەمانجی سەرهەڵدانی سووریایەکی یەکگرتو و خاوەن سەروەری و ئاشتەوایی و لە هەمان کاتیشدا کە کوردەکان بەشداریەکی کاریگەر بکەن وەکو کوردەکانی عێراق لە سووریای داهاتوودا تایبەت بە ئێران سەرکۆنەی توندی فەرەنسەمانوە بیرهێنایەوە بۆ تند و تووشی دەوڵەتی ئێران لە دژی گەلەکەی ئێمە لە نزیکەوە چاودێری دۆخی نیگەرانی ناوخۆی ئێران دەکەین و هەروەها ڕیسکەکانی لە سەر ناوچەکە ئێمە ئاگاداری ئەو مەترسیانین کە دێنە سەر هەرێمی کوردستان و لە حاڵەتی سەرهەڵدانی هەر ڕۆ بۆ ڕەبوونەوەیەک کە هەرێمی کوردستان خۆی هەڵنەبژاردووە دەبێتە قوربانی و لە ڕابردووشدا ئەمان بینی و ناتوانین نەقبوڵی بکەین و نە دەستەوەستان بمێنین سەرۆک بارزان نێچیروان بارزانیم دڵنیا کردەوە لە بەردەوامبوونی پابەندبوونی فەرەنسا بۆ هاوشانیکردنی کورد لە بواری ئاسایشی سەقامگیری هەرێم کە زۆر لە نزیکەوە گرێدراون بە ئاسایش و سەقامگیری خۆمان هەروەها سەردانەکەمان دەرفەت بۆ بگۆڕینەوەی بیرروڕا لەگەر سەربازە فەرەنسیەکان کە لە عێراقن لە چوارچێوەی هاوپەیمانی نێودوڵەتی داعش ئەم هاوپەیمانی بە پێی پەرەسەندنی هەرەشەکانی تیرۆریزم خۆی ڕێکدەخاتەوە بە تایبەتی لە دژی داعش دەمێنیشتەوە سەر لە نوێ سپاسی دووستە کوردەکانمان دەکەین بۆ ئەو متمانەیە کە بە ئێمەیان هەیە و بۆ ناوازایی هەماهەنگیمان لە بواری ئاسایشدا بێت ئاماژە بەوەش بکەم کە پەیوەندی فەرەنسا و هەرێمی کوردستان گشتگیرە لە ڕووی ئابووری و کەلتوری و کوچبەری و ژینگە و ئەو پەیوەندیە خۆی لە پرۆژێ کۆنکریتیدا دەبینێتەوە کە خزبەت بە گەلی کورد دەگەینن بۆ منش لە بواری ئاودا بۆ کۆتایی هێنان بە قسەکانم خوازیارم
کە سوپاسێکی گەرمی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەو بڕیارێک کە داویانە بۆ تەرخانکردنی پارچە زەویەک بۆ دروستکردنی باڵاخانەی نوێی قۆنسڵخانەی گشتی فەرەنسا لە هەولێر ئەمە نیشانەی دۆستایەتی نزیکی فەرەنسا و هەرێمی کوردستانە. سەبارەت بە دۆخی ناوخۆیی عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بەرامبەر ئەو ئالەنگاریە سەختانەی کە ڕۆبەڕۆی هەرێم و عێراق بوونەتەوە لە بەرژەوەندی هەمویاندایە کە حزبە سیاسیەکانی کورد دیالوگێکی بەرهەمدار ئەنجام بدەن هەروەها لە بەرژەوەندی هەمویاندایە کەەوە سیاسەتی فرەچەشنی و پەرەپێدان بکەنەوە کەمەوە چەندین ساڵە لە عێراقدا جێبەجێ دەکرێت. بەیانیش لەسەر دەکەم بەردەوام دەبێتن جەنابی سەرۆک سبەی لەگەڵ سەرۆک مەسعود بارزانیش کو دەبمەوە و لەگەڵ جەنابیان باسی ئالنگاریە زۆرەکانی ناوچەکە و چۆنیەتی پێکەوە ڕوبەڕۆبوونەوەیان. لە ساڵی 1968 جەنەرال مستەفا بارزانی نامەیەکی بۆ شار دگۆڵ ناردووە. لەم نامەیەدا جەنەرال مستەفا بارزانی کە بە بۆنەی پیرۆزباییکردنی ڕۆژی نیشتیمانی فەرەنسایەوەیە پێیان دەڵێتن کە ڕۆژی نیشتیمانی فەرەنسا نمونەیەکە کە ئیلهام بەخشە بۆ نەتەوەکانی تر بۆ ئەوەی بگەنە ڕزگاری. جارێکی تر من سوپاسی پێشوازیتان دەکەم لێرە لە هەولێر جەنابی سەرۆک نێچیروان بارزانی.